ژنێکی کرێکار و موچەخۆرم لە هەر شوێنێکی ئەم دنیاە بین هەمومان کرێکار و موچەخۆرین بۆیە ئەم بۆ من یەکی ڕۆژێکی پڕشکە و پرشنگدارە بۆ من کە بەشداری بکەم تایە. بەڕێزێ لە چ بوارێکا کار دەکەیت؟ من بۆ کاری خۆم من لە دەروی وڵاتم کارەکەم من بەڕێوەبردننی هەندانی خێزان و باری چالاکی خێزان و گەنجەکانە لە ئەوروپاییکەم بەس من ناتوانم لێرە رازم بە تەرجمەیکەم بەچی ئیشێگە ڕۆمانە بەس کارەکەی من کارێکی زۆر تااقەت بڕووکێنە لە ڕووی دەرونیەوە کە کارەکەم لەسەر گەنجان و لەسەر ژنان و هەندانیان بۆ تێکەڵاوبوون لە ئینتگراسیۆنی کۆمەلگای ئەوروپایە. کرێکاران بەدەستی ئەوان ئەم دنیا هەموو پێکاتوە ئەوان بنیادیان ناوە هەر بلوکێک کە چۆتە سەریەکێ هەر دارێک چۆتە سەرێکی هەر دارێک ڕۆنراوە لە ژینگەیە بۆ هەر شوێنێ بۆ ئیشێکە لەسەر دەستی کرێکاران کراوە کرێکاران ڕەنجیان کێشاوە کرێکاران توانیانە ئەم زەمینەی کە هەیە مرۆڤایەتی توانیانە بیخوڵخەنن دروستیکەن.